لەسەر ئەم باسە دەوەستین نمایشی لە نێوان خاک و ئاودا لە قەڵای هەولێر کە ساز کرا میوانیمان کاک گەیلان عەبدوڵڵا دەبێت کاک گەیلان عەبدوڵڵای هونەرمەند بە خۆشحاڵی و بەم بەیانە لەگەڵ ئێمەدایە. کاک گەیلان ئەم پرۆژەیە چی تێدایە گەر بۆمان باس بکەی؟ ئەم پرۆژەیە ئێمە پرسێکی زۆر هەستیار دەخینە ڕوو لە ڕێگەیەوە کە مەسەرەن خەڵک ئاگادار بکەینەوە گرفتێکی گەورەی نەمانی ئاو هەیە کە کێشەیە بۆ مرۆڤایەتی. دەمەوێت بە کورتی باسی ئەوە بکەم سەرەتا ئەم پرۆژەیە چۆن سەری هەڵدەگیر بیرمانەوە کردو چۆن نمایشێکی لەو شێوە بکەین. ئەم پرۆژەیە لە سەرچاوەی دروستبوونی پرۆژەیەکی دیکەوە دروست بوو. ئەویش پرۆژەی هێزی ئاو بوو هونەرمەند ئاکام شێغادی کە لە بەغدا نمایشی کرد. ئیتر وردە و پرۆژەی فراوان کرد جارێکی کرد بردی لە بەسڕاوە نمایشی کرد لەوێەوە پرسی ئاو و نەمانی ئاو نیشان دەدا. ئیتر هاتە هەولێر و مناقەشەمان کرد بێکەوە. ینی بەتەما بڵیت ئەم پرۆژەیە زنجیرەیە زنجیرە پرۆژەیە هەتا هەولێریش تاو زنجیرەی بوو. ئیتر وردە ئاکام شەغادی وەکو ڕێخەر پرۆژەکەی گەورە کرد و هونەرمەندی زیاتری هێنە ناوەوە. ئێستا لە هەولێر کە مەسەڵەن ئێمە پرۆژەمان کردی 7 هونەرمەندین سیانمان لە کوردستانین ئاڤان سدیق و ئاکام شێغادی من لە کوردستان ئەکرەم ئیسام و ئەسعەد نیازی لە ناوەڕاست و باشووری عێراقن وەلید ستی لە لەندەنە و سو لە سکۆتڵەندە بەشدارمان کردووە. هەموو کۆنسێپتەکەمان مەسەن کارە هونەریەکان بە میدیۆمی جیاواز بەڵام لە ژێر کۆنسێپتی ئاو پرسی نەمانی ئاو نمایشەکەمان کردووە. جا نازانین لە داهاتوویترەوە پرۆژەیەمان دەچێتە چێ لە بەرنامەدا هەیە بەڵام کات و شوێنەکەمان تا ئێستا دیاری نەکردووە. تەنیا لەسەر ئەو دەوەستنیان بابەتی دیکە لێ دەبێتەوە لەم ڕۆژانەی کە بەردەوامە شوێنی دیکە ئێمە مەسمان لێرە لە گۆڕانی کەش و هەوایە بە تایبەتی لەژێر مەسەن کۆنسێپتی ئاو کارمان کردووە. تا ئێستا بە تەواتی لێرە بیرمان کردەوە ڕەنگە لە پرۆژەکانی داهاتوویتر کێشەی دیکەش دەم کاری لەم شێوەیە دەیکەن. ئەمە بە هەمی ئەو کارە هونەری هاوچەرخ بەنسبەت کوردستان شتێکی نوێ بەڕاستی ئمە هەمیشە نمایشمان بینیوە بە شێوە ترادیشنەڵەکەی لەسەر تابلۆ نمایش دەکرێت لە گەلەکان بەڵام ئێستا لێرەمە لە ڕێگەی میدیۆمی جیاوازەوە کەرسی جیاواز بەکاردێنی بۆی بیرۆکەکانمان بگەینین باز لە کێشەکان بکەین لێرە لە ڕێگەی بورە. ئەڵێن ئەگەر هونەر نەبێت جوانەکان ئەمرێت ئەگەر هونەر نەبێت جوانەکان ئەمرێت ئاو هەرە بەشە جوانەکەی گۆی زەویە ئەگەر ئاو نەبێت هیچ یەک لەم جوانیانەیەکە هەر لە خودی خۆمانەوە تا دار و درختەکان نابێت. بۆیە فوکستان لەسەر ئاوە چونکە ئێستا لە هەموو جیهانە قەیرانی ئاو هەیە یان وەکو دیکە نەخێر ئێستا بەس گرنگیە دەن بۆ شارانەی کە قەیرانی ئاوی تیا بۆ نمونە ئێستا ئەو باستان کرد کە لە خواروو ناوەڕاستی عێراق ئەمە ئەهوارەکانە بۆ نمونە هەر لە هەرە گرنگترینەکان هۆری چبایشەکە لە جیهانە تایبەتە بەڵام نەماوە. ئێمە وەکو هونەرمەند ڕاستە مەسەلەن ئێمە وەکو کورد هەمیشە مەسەلەن کێشەکانی خۆمان بە یەکەمین کێشەدا دەنێن وەکو کورد وڵامە لە پێناو مرۆڤایەتیدا کار دەکەین ینی بە گشتین بە جیهانی ئیش دەکەین لە هەر شوێنێکی دنیا ئەگەر کەسێک مەسەلەن کاریگەریەکی مەسەلەن تووشی هەر حاڵەتێکی سروشتی بێ بەڵام ئەو پرۆژە ئێمە تایبەتە بەوەی کە مەسەلەن پرسی ئاو بە سیاسی کراوە لە وڵاتان ڕۆژانە بەسەر ئێمەدا دەگیرێتەوە ئیتر دژی خەڵکە کە سێری خواروی عێراق دەکەی ئەو لایەنە جوانیە نابینی ڕاستە مەسەلەن بە تایبەتی هونەری هاوچەرخ بەشی جوانی نیشان نادە ئێمە بابەت دێنینە گۆڕی پەنجە دەخینە سەر کێشەکان بە تایبەتی لە کارەکەی ئەکرمدا باز لەوە دەکا مەسەن کە ئەگەر ئاو نەمێنێ خەڵک لەو شارانە جیا دەبێتەوە دێتە ئیتر ڕاست باسیەوەی باسکە کە جوانی نامێنیتی لەسەر نۆی ئیش دەکە کە شارەکان قەرەباڵغ دەبن چونکە هەندێک شار چۆڵ دەبێتتر مەسەن کارەساتی مرۆیی تێدا ڕوودەدات. ببوورە دیدی هونەر زۆریان بینینی ئێوە لەگەڵێکێکی ئاسایی وەکو من زۆر جیاوازترە ئەو دیدەی کە ئێوە هەتانە بۆ ئەم هونەرە بۆ بەگەڕخستنەوەی چۆنەڵ ئەو چالاکیانێکە گرنگی ئەیا بەژینگە چییە لەکوێ جیاوازەکەی ئەو دیدەی جیاوازەکەیەوە ئێمە مەسەلەن ئەوە لە ڕێگەی پرۆژێکەوە کێشەکان پیشان دەدەین ڕاستە لەوانەیە هەموو خەڵکێک هەست بۆ بکە مەسەلەن کێشەی ئاو چییە کە ئاو نەمێنێ ژیانی ئێمە چی بەسەردێ بەڵام ڕەنگە ئەوان نەتوانین نیشانی دەن ئێمە نیشانی دەن ئەوەیە فەرقەکەی ئێمە. باشە ئێوە وەکو هونەرمەند بەردەوام بە هەستی جوان ینی هەستی جیاواز بەوە دەناسرێنەوە ینی هەستەکانی خۆیان تێکەڵ دەکەن بە کارەکانیان ئەنی هونەرمەندی گۆرانی بێژ ینی هەموو ئەحساس و هەستی خۆی دەداتە ئەو چەند خولەکە کە گۆرانی پێشکەش دەکا وێنەکەش بە هەمان شێوە ینی لەم کارەی ئێوە هەستی ئێوە ڕەنگی داوەتەوە
ئەگەی ما هەست پێ نەکەین تۆ ناتوانانی کارێکی هونەری بەرهەم بێنی ئێمە بیری لێ دەکەینەوە تێدا وردەبینەوە دەیبینین زیاتر قسە دەکەین لەسەری مەبەستم ینی نەک تەنیا ئێمە لە بوعدە سیاسیەکە بیبینین یان لە بوعدە ئینسانیەکە بیبینین ینی بابەتێکی تێدابێ بابەتێکی تەواو هونەری بێ داهێنانی ئێوە بێ بتانەوەی لە ڕێگەوە هەندێک شت بێکەوە ببەستنەوە وەکو لایەنە هۆشیاریەکە ئەدەی مەسەلەکە ئێمەژەوەیە خۆ مەسەر کاری هونەری چێ وشارکردنەوەی خەڵکە ئاگادارکردنەوەی ئێمە مەرجە نییە بەزە لەلایەنی سیاسەکەی بڵێن ئامەلجیات هەندێک کات لە ڕێگەی ئەوە من بە خەڵک دەڵێن کەم مەسرفی لە ئاودا بکەن ئاو بە فیڕۆ نەدەن بۆی لە ئێتە توێژینەوە کراوە لە فەڕەنسا تا 50 ساڵی داهاتوو زۆربەی شارەکانی مەسەلەن خواروی عێراق بە بیابان دەبن ئیترەوە دەبێتە کێشە بۆ ئێمەژ ینی ئەو خەڵکە کۆز دەکات دێبێ ئێرە کە خەڵکیش کۆچکێرە شار قەڵەباڵغ دەبێت نۆی زۆر دەبێت کێشە زیاد دەبێت بۆ ئێمە باشە ئەڵەن بەدەستی چەپڵە لێ نادرێت پێتان وایە هونەرمەندان چەندێک خەڵک هاوکارە لەگەڵیانە لە پرۆژێکی لەم شێوەیە چەندێک لایەنەکان لایەنە پەیوەندیدارەکان لەگەڵ هونەرمەندەکان هاوکارن بۆ ئەوەی کە ئێوە بە دیدێکی هونەری ئەم بابەتە خەڵک تێگەی کێشەکە مەسەلەن بە خەڵکو ئەوە ئێمە لە کولتورمان وایە لە قوتابخانەوە لە پەروەردەمانەوەی خەڵک هۆشیار نییە مەسەلەن حەز بە هونەر بکە ینی لە ئەوروپا گەردەی بینیم قوتابخانەکان بە پۆل پۆل دەچن بۆ مۆزەخانەکان بۆی ئاگداری فەرهەنگ و کاری هونەری بن لێرە ئەو شتە نیە بەڕاستی ینی مناڵەکانمان دەبێت ڕابێنیمە لە بۆی جیلێکی نوێ دروستکەین کە هونەری خۆش بێ مەسلەی سپۆنسەرکردنەوە شتانێمە ئەو پرۆژەمان بەڕاستی قونسوڵی بەریتانی هاوکاریکردنی ئەستۆی هەموو خەرجی پرۆژەکەی لە ئەستۆ کرد لایەنەکانی دیکە بەڕاستی خۆتان دەزان کێشەی بودجەمانەیە ینی کەمەک ئەوە کەم بۆ تۆ تا بتوانن هاوکاری باش کاگەیلەن پێم وایە جەنابەت لە پاریس خوێندوتە وایە وەرگرتنی ئەزمموی وڵاتێکی ئەوروپی وڵاتێکی گەورەی وەکو فەڕەنسا چ کاریگەری لەسەر کارەکانت هەیە کە لە کوردستان ئەنجامی دەدەی حتممە کاریگەری زۆر زۆری هەیە کاریگەریەکانیش ئەرێنین بەڵام باەمە شتێکی بیر نەکەینەوە وڵاتی خۆمان زۆر زۆر کەشواواکەی لەبارترە بۆی بتوانانی کاری هونەری باش بکەیت لەبەرەوەی مەسلەی هونەری هاوچەرخ خستنە ڕووی کێشەکانە مە لێرە ئەوەندە کێشەمانەیە تا بتوانانی لە ڕێی کار هونەریەکانەوە نیشان بدەیت بە تایبەتی من ئەو ساڵانێکە لە فەڕەنسا بووم داعش پەلاماری کوردستانیدا من لە ڕێگەی کاری هونەریەوە مەسەلەن ئەو کێشانەی خۆمانمان نیشانی خەڵک دەدا لە ڕێگەی پیشنگاکانەوە دەتوانم بڵێ مثل هونەرمەندێکی سیاسی من ئەوەندە ئیش لەسەر مەسلەی کورد و کوردبوون دەکەم ینی فکرم بەلایانی دیکەوە ناچێت ئەمە تاکە پرۆژە بوو کە مەسەلەن بەلایانی ئیشم لەسەر مەسلەی ئاو کرد ئەوەش کە بۆ خۆشمان هەردەگەڕێتەوە ینی مەسەلەن ئەوە تا دەبینی مەسەلەن ئێرانە ئاوی بەسەرێمەداگرتێتەوەش لە حاڵەتێکی سیاسی باشە کاک گەیلان ئێستاوتت ئەوەی کە ئاسانیە کات لێرە کارکردن کێشەکان زۆرە ئەمە پارادۆکسە نا پارادۆکس نییە کێشە مەسەلە ئێمە کێشەمان یەک لە کێشە گەورەکانمێت ئێستا سەر بەخۆنین قسە لەسەرەوە دەکەم مەبەستم ئەوەیە مەبەستم لە پارادۆکسەکەی لەوەیە ڕەنگە هونەرمەندێک لە فەڕەنسا نەتوانێت ئەم بیرۆکەی کە ئێوە هەتانە ئەو کێشەی ئەو کێشەی نیە ئاخر ئەوە پارادۆکس نیە مەسەلەن ئێستا لە فەڕەنسا کاکردن نزیکی 70 ساڵە شەڕ تێدا ڕوونەدا تەقەی تێدا نەکرێت باشە هونەرمەندەکانیان ئێستا بیر لە چ دەکەنەوە مەسەلەن بەس بیر لەوە دەکەنەوە ژینگە یان مەسەلەی سێکسوێڵیتی ئەو شتە سادە و ساکارانە ئێمە کێشەی زۆر گەورەترمانەیە متا ئێستا مەسەلەن من زەمینە خۆشترە بۆ توانانی ئیش لەسەر بکەم تا دەمرم ئیش لەسەر ئەمفال بکەینمە پرۆژەی هونەریمان هەر دەبێت دەتوانین ئەو جینۆسایدە بە ڕێگەی هونەرەوە نیشان بدەین ئەوە گرنگە کاگەیلان ئەم شێوازە کارکردنە ینی بۆ کوردستان تا ڕادەیەک نوێیە خەڵک چۆن پێشوازی لێ کرد لەم پێشانگایە ئەوەی بیرمان لێ نەدەکردەوە ئەو ڕۆژە بۆ ڕۆژی ئیفتتاحەکە بوو بەڕاستی خەڵکێکی زۆر 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 هات خۆشبەختانە ینی ئێستا خەڵک وعیەوە هەیە لە کۆلێژ و لە پەیمانگا ئەوەش مامۆستاکان هاندانی تەڵەبەت دەن بۆی بچنەوە جۆرە نمایشانە ببینن ئەمە نەک لە هەر لە کوردستان لە دنیا نوێە هونەرێکە لە دوای جەنجی جیهانی دۆم لەدایک دەبێت لە پێناو مرۆڤایەتە بەڵێ لە کوردستان لە دوای نەوەتەکانەوە ئیتر ئەوەیە باشە تاراوە لەو عادەتە تراژیشن دەکرێت تۆزێک باسی ئەم شێوازە هونەرەمان بکەی خۆی ڕوونتر بێ بەڵێ بۆی ڕوونتر بێ مەسەن ئێمە من وەکو کارەکەم ئەنیستڵیشنە مەسەن دامەزران دەێمە ئۆبجێکتێک دروست دەکەین کارێکی ئاوان و ئاکام
ئاکام بەلەمێک دێ دووبارەکە لە وەزیفە کەوتووە لە بەهۆی نەمانی ئاو دەیدنێ وەکو ئۆبجێکتێکی وێنێری دایدنێ ئاوانیش بە چیسە ئاوەکان ئەوەمان نیشان دەکە ئاو سنووری بۆ دانراوە لە چواردەورەی کارەکەی ئاکامدا دای دەڕێژێتەوە ئیشەکەی وەلی چستیمان هەمان شتە ئەنستلیشنە باز لەوە دەکە دوای نەمانی ئاو مەسەرەن جوانی نافورە چی بەسەردی ئیشەکەی ئەسعەد نیازی فۆتۆگرافیە و ئیشەکەی ساوند ئارتە تۆ دەچێتە ژوورە تەنها گوێ لە دەنگ دەبێ ئیشەکەی ئەکرەمیش ڤیددیو ئارتە نمایش لەسەر هەموو هەستەکان ئیشتان کردوێسە بۆ نمونە من کە ئەو بە لە من بینی ئەو کیسە ئاوانەی بە دەوروبەرەوە بوو ڕەنگە هەندێک شتەڵی هەتا لەم سینەکەی هەستی پێناکەی من ئەو وێنێم کە بینی لەمسم کرد هەستم کرد دەستم بەری ئەکەوێت بەر هوەرەکە ئەکەوێت چۆنەڵێ بە هەموو هەستەکانم هەستم پێکرد چەند گرنگە کە هوەرمەند کارێک بکات ئالۆز نەبێت بینەر لی تێبگا هەندێک جارێت تابلوێگە بینی بە سەعاتێ بە دیارەوەسی نازانی چیە بێ هوەرمەندەکە بێ شەرحی ئێمە خۆیمە هەموو لەسەر کارەکان ستێتمنتمان داناوە بۆی کۆنسپتەکانمان نووسیەوە بۆی بینەر سەرەتا کۆنسپتەکە بخوێنێتەوە اینجا بچی لە کارەکە بکە ئێمە هوەرمەندانمە حەز بۆ ناکەین ڕاستە خۆ کارێ بکەین یەکسەر بینەر تێبگا ئەگەنا جیاوازی ینی جیاوازی ئێمە لەوەدایە یانی سەخراپسەراوە لێ تێگەیشتم باش نەبوو نا زۆر باشە مثلەن ئەمە هەندێک جار کارەکە لێ جێ دێڵین بۆی بینەر خۆی لێکدانەوەی ینی مەبەستان ئەوەیە خەڵک بجوڵێنن ئەی دەبێ مەسەن خەڵک بیری لێ بکاتەوە بۆ نمونێمە با بڵێ مەسەن ئەو گڵاسەوەکو ئۆبجێکتێک دێندایدنی ڕاست خۆ بڵێن ئەو گڵاسە بەس بۆ ئاو خواردنەوەیە ئەوە هیچ زۆر دایرێکتە ینی تو ناتوانانی وەکو بڵێن ئەو چێژ و تامەی نییە کە مەسەرەن بینەرت هەڵخەڵەتی هەندێکجا ئێستا بۆ نمونە من بەلەمە بە ئەوی مناڵان دروست کردێتەوە حاڵەتێکی فانتازیم داوەتێ بەڵام کە بینەر هات بینی پەیوەندی بەلەم هەر بە ئاوە دەیبەستێتەوە کە کۆنسپتێکەشی خوێندەوە ئیتر باشتر تێیدەگا بەجددی هەستم پێکردانی هەستمە کرد دەست لە هوەرەکە خۆی هوەرەکەی پێدرێن ئارد ئەنتەراکتیڤ ینی مەسەرەن تا بینەر بەشدار نەبێ ئەم هوەرە تەواو نابێ بە بەشداری بوونی بینەرەکەیە هوەرمەندەکە کارە هوەرەکە 100% دەیپێچێ بۆ نمونە تا تۆ دەستی لێ نەدەی تا نەچێتی ناوی کارەکەی ئیژ ناکە باشە لەسەر بەردەوامیدان قسەمان کرد تاکەی بەردەوامە بێت بۆی کە کەسێک بێت ئاوا هەستی پێ بکات لە نزیکەوە تا 15 مانگ بەردەوامە ڕۆژانە سەعاتدە دەکرێتەوە تا 6 ئێوارە ئێمە لەوێ ئەتوانی باسی ڕێژەی بێژ بینەرم بۆ بکەیت تا چەند خەڵک خۆی سوودەکەی ئەوەیە ئێمە یەکەم جار لەسەر قەڵا کردمان سەر قەڵا بەردەوام بینەری هەیە و خەڵک سەردانی دەکات جا لە ناو سنتەری ڕۆشنبیری سەر قەڵاشین ئەو خانۆ خۆی هەر جوانە خەڵک بەردەوام هەردێ ئیشەکان دەبینێت جا ئەوەیە هەیە هەر لی تێناگە هەیە دێ پرسیار دەکەی وەکو ئۆبجێکتی دەیبینێ بەردەوام بینەرگەیلەن بابەتی ئاوتان دەستنیشان کردو بابەتێکی گشتیە ینی بابەتێکی مرۆڤانەیە ڕەنگە بۆ کوردستان و بۆ ئەوروپا بۆ بەشێکی ئەمریکا بۆ زۆربەی جیهان ئەم بابەتە گونجاو بێ بەڵام لە بەرنامەتان نییە بابەتێک بێ لەسەر بابەتێک شکن بابەتێکی تەواو کوردیانە ینی نەک بابەتێکی گژیر وەکو ینی بۆ نمونە تازە باسی ئەمفالت کرد گوتت بەدەیان پرۆژە لەسەر ئەمفال بکەین ڕەنگە هەر هێستا ئەو پرۆژان دەکرێت مەسەن ئێستەمە ئەمفال دەمانێت بە عالەمی بکەین مەسەن ئێمە خۆمان بەڵام ئەو هونەرمەندانەی کە دەڵێن ئێمە مەسەن بەس لە کوردستانیش دەکەین ئێمە نامانوێت کوردستان بچووکەینەوە مە دەمانێت کوردستان بە وەکو هەموو هاوشێ وڵاتانی دی بەستی پرسیارەکەی منیش ئەوەیە نەک بچووکەوە گەورەی پرۆژەکان چیە ئێمە وەک کورد لەسەر ئاو ئیشمان کردو ئەو هونەرمەندانی کە کوردن ئێوە خۆی لە خۆدا کورد ینی کوردان توانە بابەتەکە هەر خۆی لە ناو کووردا دروست بووە یعنی هونەرمەندە بە کوردی بیرمان لێ کردێتەوە بە کوردیش ئیشمان تێدا کردو ئەوە نیە مەسەن شتێکی کارێکی ئەوروپی بێ ئێمە لێرە بین بە بی کوردێنین نا خۆی لە ناو خۆمان دروست بوو ئێمە ژۆک هونەرمەندانی جیهان بۆمانەیە هەر کارێکی هونەری هەبێ بیکەین خۆمان بە عالەمی دەبینین بەڕاستی باواژ بینی بیر بکەین پرۆژەی هونەری هەیە مەسەن بۆ نمونە پرۆژه هەیە لەسەر ئەمفال دەکرێت لەسەر لەبجە دەکرێت لەسەر کۆڕۆ بەردەوام دەکرێت ئێستا لەسەر مەسەلەی داعش لەسەر ئەو کچوژنانەمان کە تا ئێستاژە لە ناو داعشن و ماونەتەوە ئازاد دەکرێت ئەو پرۆژانە بەردەوامەیە بەڵام پێویستمان پشتگیریە ئەو جۆرە پرۆژانە بەڕاستی کولفەی زۆری دەوێت تا جێبەجێکارێکی هونەری دەکەیت ئەوە نیە وەکو عادەت تراشنەکەمە بچین چارچوەیەک بکڕین و ڕنگ بخەینە سەر کاباز ئەوە ئۆبجێکتی دەوێت بیرکردنەوەی دەوێت سەفەری دەوێت دەبێت دانیشتن لەگە خەڵکەکە بکەی مناقەشە بکەی بجێکی زۆر باشی کاری ئێوە هەم وەکو هونەرمەند
نیشاندانی ئەو بابەتێککە ئێوە دەست نیشانی دەکەن و دەتانوێت بگات بە زۆرترین خەڵک بەڕاستی ڕەنگە ینی ئێستا بۆ نمونە من نەمتوانی وەتاوەکو ئێستا سەردانی ئەو پێشانگایە بکەم ڕەنگە دەیان و سەدانی وەکی من چۆن دەتوانن ینی چ ڕێگەیەکتان هەڵبژاردووە بۆ ئەوەی بتوانن بە ئاسانترین شێوە هەم مارکتینگ بۆ کارەکە بکەن و هەمیش بگاتە خەڵک ببین یان ئێستا من کە لە راپۆرتەکە بینیم زۆر پێم پێشانگایکی معقول و سەرنجڕاکێش چۆن لێرە مارکتینگ لە بۆ هونەر بەتابەتی هونەری شێوەکاری زعیف بەڕاستی ینی خەڵک ئەو حەزەینە ئەوانەی کە دێن مەسەن خەڵکێکی تایبەتن بە تایبەتی ئەوانەیە کە حەز بە هونەری هاوچەرخ دەکەن یعنی نخبەوین دەتوانم بڵێمەوە ئەوە ئیشی ئەوەیە لە پەروەردەوە دەست پێ بکرێ بەڕاستی مەدەبی مناڵەکانمان لەسەرەوە پەروەردە بکەین هونەری شێوەکاریان خۆش بوێ مامۆستاکان دەبی بیانبن بۆ نمایشەکان ئێمە بڕوا بکەم مامۆستا لە کۆلیژ هونەرە جوانەکان و پەیمانگەی هونەرە جوانەکان ئەمڕۆ نزیکەی هەفتەمی ڕۆژی نمایشەکەی نەهاتووە وە کەناڵەکانیش بە پێی پێویست نەهاتن مەسەرن ئەم جۆرە هونەرە نیشانی خەڵک بدەنەوە سوپاستان دەکەم ڕپۆرتاژی زۆر باشتان کردو بە دڵم بۆم سەرتا زۆر دەترسا وەڵامان نەداوە خۆی وەڵامی خۆی زۆر خۆتان لێم ڕ کردو گوت باس تەسلیم بووم کێشەیەکمانەیە مشکلەمانمە لە پەیام نێرەکانە پرسیار بەدڵی ئێمە لێمان ناکەن مە حەز دەکەن پرسیارمان لێکەن ئیحراجمان بکەن ئیحراجەکە چییە مثلا پرسیارەکان زۆر هونەری بن یان پێمان خۆشە ئاوا مەسەن بۆی خەڵک زیاتر ئەم تەسەوڕم کرد ئێستا زۆر خەڵک باشتر لە بەرنامەکە لە پرۆژەکەی ئێمەش تێ دەگەل لە ڕێگەی و بەرنامەگەر بیبینن بەتەواتی ینی ڕوونکردنەوەی باشیدا و سپاسان ئێمە سپاسی تۆکەین کاک گەیلان کە لەگەڵمان بووی تەبان من لێرە بە ئەم وتەی کۆتایی بخەمە کەوانە و قەوسێکەوە کە کاک گەیلان ئاماژەی بۆ کرد تا ئێستا پەیمانگەی هونەرە جوانەکان نەهاتوون پەروەردا بە دەورێکی باشی هەبووە بەشێکیان دەورێکی باشیان هەبووە چکە بەڕێزان باسی لەوە کردوتی ئەمە ئەبێ بە کولتور بکرێت گرنگیدان بە ئاوانە لە مناڵە بچووکەکانمانەوە دەست پێ بکەین بۆ هیواییکە ئەگەر نمایشگایەکی لەو شێوە ئەبێت یاخود پێشنگایەکی لەو بابەتە بێت نمایشی لەم جۆرە ئەکرێت کە پەیوەستە بە سروشت و بە ئاو بە ژیانمانەوە بۆ هیوایی کە لایەنە پەیوەندیدارەکان زۆر ئاگادار بن و بەشداری بە ڕۆڵەکانمان بکەن چکە ئەم دواتر ئەم نیشتیمانە هەر بۆ ئەو ڕۆڵانە بەجێمێنێت بۆی با بە جواترین شێوە بەیان بەجێمێنێت سپاس مامۆستا گەیلان عەبدوڵڵا زۆر بەخێر بێت